الله أكبر. الله أكبر. اللهم الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم. ئەوەی کە خوا ئەیدا مڵکی خۆیەتی و ئەیبا مڵکی خۆیەتی و هەر یەک شتێ ئەمە کات و ساتێکی دیاری کراوی بۆ ئامادەکراوە. كل من عليها فان ئەوەی کە لەسەر و عەرزی هەموو چێتۆ فەنایە. ئێستا وا ئەزان ئەو مردوو ئێمامێنین وەڵا هەمووتان نەمر وەڵا هەمووتان چاوەڕێکن ڕوحەکان دەربچیاوە ئەچنەوە ئەو چاڵە. کوانێ جۆشەکەکە کوا بالیفەکە کوا بەتانیەکە ئێمە سەرمامانە لێرە مە لێرە تۆزێکتر بەجێڵن بە تاقە تەنیا خۆی و عەمەلی خۆی شتێک بەها نایەوە ناچێت. جا دائیمەن ئینسان محاولە نەکە ببێ بە پەند و عیبرەت بەڵکو پەند و عیبرەت لەوانەی پێشی خۆی وەربگرێت. ئەوە جێگەی هەموو کەسێکمانە وەعبود ڕەبەکە حەتا یەئتیەکە اليەقین لە پەرستنی خوای بەردەوام بە حەتا یەقین مردن بە یەقین ناودێنێ تەنها مردن حەقیقەتێکە. ئەوەی کە ئێمە تێدا ئەژین کوا جنسیەکەی کوا ئیقامەکەی کوا پارەکان کوا ئەوروپا و بریتانیا و ئەمانە هیچ توانیان ڕێگری لێ بکەن. وما تدري نفس بأي أرض تموت هیچ نفسێک نازانێت لەکوێدا دەمرێ کێ ناڵێ ئێمە بۆ مردنی خۆمان نەهاتووینەتە ئێرە. ئەو کوڕە یا ڕەبی خوا جێگامەکانی بەهەشکات جێگامەکانی لەو دنیاە خۆشتری پێ بەخشی خزم و کەسی لەو خەزم و کەسانە چاتری یا ڕەب. لە عالەمی بەرزەخا کوڕێکە شایەدی بۆ دەین هەتا بڵێ ڕەوش بووە بە ئەخلاق بووە بە دین بووە حەزی لە دینداری بووە بەڵگە و دەیل کەم نییە بینی ئاتمە دوکانەکە ئەوە نییە زانیت چیم بۆ بکە نییە زانیت چیم بۆ بکە. یا ڕەبی خوای میهرەبان سبحانه وتعالى لە علیین کۆی کاتەوە یا الله. ولا شەکە براینە ئەو گەنجە لەو کاتێک کە لە دایکە بێ ئێرە شوێن مردنەکەیەتی لەو کاتێک کە ئینسان دێتە دنیاە ينزل عليه الملك فينفخ فيه الروح مەلایکەتێک دێتە خوای ڕوحی تێکەوە يؤمر بأربعة كلمات چوار خاڵی لەسەر دەکا بە ماڵ بکەتبی ڕزقیهی ڕزقەکەی بڕاوەتەوە. لەو کاتەی دێتە دنیاە هەتا ئەمری هەر یەک لێ ئێمە یەک پاروە نانمان ما بێ ناڕونەتا نەیخۆین. ئەی ئەو حەول و تەقەڵای ئێمە ئەوە معنەی ژیان بەو شێوێتۆ کارت بە ئیشی خوانە بێ. ئەو گەنجە یەک قەترە ئاوی مابوو لەو دنیا یەک پارۆنانی مابوو خواردی کۆتایی پێهات گەڕایەوە. جا بۆیە و هەروەها ئەجەلیهی لەکوێ دەمرێ وەکەی دەمرێ هەر یەک لە ئێمە کەس نازانین کەی نێ دەمرین. و هەروەها ئەو مردنەش کۆتا ژیان نییە تازە ژیان دەست پێ دەکا تازە لێرە مردن نەما جارێکی تر لێرە مەجال نەما بچێ خێر و سەدەقات بکات ئەوەی کە کردی لەگەڵە خۆی بردی خۆی و عەمەلی خۆی. جا بۆیە ئینسان بە پەند و عیبرەت وەرگرێ و ئاگای لە قیامەتی خۆی بێ ئەو دنیای کە ئەمە تێداین تەنها ڕێڕەوێکە مەقتوڕەیەکە سیارەیەکە لێی سەرکەوتین بۆ قیامەتێ. دوێنێ 2023 بوو ئێستا 2024 شواتەوا بوو ئەچینە 25 زۆن گەجمان هەیە ئێستارێ سەرە ساڵە یەکیە کەچمە سەنتەرەکە و تەختە قۆراکەم و تۆزێ خۆمە و تۆزێک کەیف و سەیفەکەم ساڵی نوێ کەیف و سەیفەکەی بۆی ساڵێکی تر دنیات بەجێهێشت کەیف و سەیفەکەی بۆی ساڵێکی تر لە قەبرا نزیک بوویەوە کەیف و سەیف بە چێکەی بەو خۆ ئامادەکردنە بۆ ڕەب العالەمین تۆ وازانی ئەو ئینسانە هاتە دنیا خوا ڕوحی تێکرد ڕوحی لێ هاتە دەرێ ئەو هەموو مەخلوقەی خردە خزمەتیە هەر ئەوە بەلاشە حیساب و کتاب نییە والله حیساب و کتاب هەیە خوا کاری نابەجێ ناکە کارێک ناکە بێمەعنا بێ. ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثا وا دەزانن گاڵتە جاریەوە لەو دنیایەن. بۆیە براینە ئەو جۆرە دیاردانەی کێکێتە بەرچاومان تەنها قیامی حوجەوە بیهێنانەوەیەکە وە کەمایەتی ئەو دنیاە بە ئێماڵێ ئەمە دنیاە مەڵێت تاپیر بمە و جارە مرمەوە گەنجێکە تازە پێشوازی لە ژیانە کرد زۆر هیوا و ئاواتمان بۆی دانابوو بەیانی ژن دێنێ ماڵی بۆ بکەن چی بۆ بکوانێ هیچی نەبەر لەگەڵ خۆیە تۆش زۆر هیوا و ئاواتی زۆر دوور دامەنێ. شەیطانە خوای میرەبانە فەرمێ یەعیدهم وەیومەنیهم وما يعدهم الشيطان إلا غرورا. شەیطان پەیمانی پێدا و هیوا و ئاواتی دوور و درێژی بۆ دانێ
ئەڵێ ئەو هیواواتانی کە شەیتان ئەیدا بە تۆ هەڵ ئەخاڵەتێنێ ئاگەر لە خۆت بێ هەموو کاتێک وەکو پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم اذكروا هادم اللذات دائما بیر لەوە بکەنەوە کە تام و چێژی ژیان وەکو خۆت پێ پیشانە نایەڵێ دائما مردنت لە پێش چاو بێ عمر بن عبد العزيز مستیلەیەکی ئاوا گەورە لە پەنجەیە بوو نووسیوی کەفاکە المەوت یا عمر تیان یا خەلیفە موسڵمانە بۆ هاتوو کردووە ئەڵێ بۆ هەر کاتێک چاوم پێی بکەوێ مردن بیر بێتەوە لە مردن غافل نەبم جابراینە با ئاگامەن لە خۆمان بێت زۆر برا هەیە بینی بێزار بۆ لە ژیاندا بێزاربی بێزار نەبی ژیان هەروە کۆتایی پێدێ حتا مۆڵەتەکەت نییە لێی بار ناکەی ئەکەینیش بێزارە بم کە لە وەحیەکە دوور کەوتمەوە لە ڕووناکایەکە دوور کەوتم بێزارمە کە خوای میهرەبان أفحسبتم أنما خلقناكم عبثا قال تجارين يا أخوة فرمي فمن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا كلا دي الله هناست تنقكم ألو دنيا برفراوان الشواني هناسيتو تيدان به أو جابوي ئاگاتان لە خۆتان بێ بەدوای ئەو هیدایەتی خوا بکەون بۆی بەختەوەری دنیا و قیامەت بن ماوەیەکی زۆر کورت و کەمە بین گەنجێکی زۆرمان هەیە لەو بریتانیایە لە ئەوروپا ئینتیحارەکە خۆیە کوژێ خۆتە کوژی وازانی ژیان کۆتایی هات ئێستا ژیانی حەقیقی دەستی پێکرد ئەوەی کە تێیدا بن خوا فەرمێ لەهوون وەلەعب ئەڵێ گاڵتە و گاڵتە جاریەت تۆ تێیدای ئەوەی کە تۆی بینی ئەو خانووی کە تۆ ئێستاچی تۆ ماڵەکەی خۆت تێیداژی کێ بوو خۆی تێ نەبوو کابراایەکی ئینگلیز دروستی کرد ساڵی چەند نازانم ناوی چی بوو نازانم ئەوە سەوارە ماوە و خانووی چێ من تێدامە کوا خاوەنەکەی ئەمە گاڵتە و گاڵتە جاری دیە مەگەر ئاگات لەو گاڵتە و گاڵتە جاری بێ دارولحەق ئێرەیە ئەمە لێرە حەقیقەت دەست پێکە مردن نەما وامەزانە بۆدیەکەی توایەوە ئەو بۆدیە بۆ ڕوح هاتووەی کە قسەتان لەگەڵەکەوە ڕوحە ئەو حەرەکانە ڕوحە ئەو بۆدیە وەکو تەکسیەک وەکو سیارەیەکە بۆ ڕوح دروست کراوە تام و چێژ و لەزەت و غەم و خەفەت و هێش و ئازار هەمووی ڕوحە بۆدی نیە ئاگات لێبێ ئەو بۆدیە دانراوە ئەو ڕوحە چۆن ڕەفتارەکە بەس بۆیە ئێمە کە زیندوین لێرە پێمانڵێن هیومان دوایە گەر ڕوح دەرچوو پێڵێن بۆدی ئێستا کەس بۆی ناوت هیومەن پێیانەوت بۆدی ئەی کوا هیومەنەکە ئەمە باوکێتی خوا سەبووری بدا لە تەخمن وەستاوە ئێستا باوکی لە هەمووتان زیاتر پەلەیەتی کوڕەکەی نەمێنێت تۆ دووسێ ڕۆژتر لە دەرەوە ئەی کوڕت نەبووە ئەی خۆشت ناویست نە قەدری کوڕەکە ڕوحەکە بوو ڕوحەکە کوڕی بوو ئەمە بۆدیە مەگە بەجێ بڵێن بۆگەنەکە خەڵک ئیزعاجە بێ مەجبورین بیکەینەوە ناو ئەو مادەی کە لێ هاتووە ئەو منداڵە کە لەسکی دایکە لە کرۆمۆسۆمەکانە لەگەڵ هەیەکەیە کە هێڵکە پیترێ خۆ وجودی نییە مناڵێک دروستە بێ ئافرەتێک زۆر خۆرە بێ لەو کاتی دووگیانە بێ قوڕەکە دێنێ لە خوار نەخوا ئاوەخوا ئەو مەوادانە لە عەرزا دێنێ بۆی ئەو پەیکەرە دروست بێ لە ناوسکیە ئەو پەیکەرە 4 مانگی تەواو کردووە هێشتا ڕوحی تێ نەچووە ينزل عليه الملك فينفخ فيه الروح مەلایکەتێک دێتە خوا لە ڕوحی تێکە کەواتە ئێمە هەر یەک لە ئێمە مەلایکەت ئێمەی هێناوە چێ لە ئەوە بەبیریەتی مەلایکەت کە هێناوێتی کەسمان بیرمان نییە بۆ بیرمان نییە چونکە لە ئیمتیحانین کەس بینیوە بچێت ئیمتیحان و کتابەکە بدنە دەستی بێ فەرمو کاکە لەو لاپەڕە سوالەکە هاتووە مەحاڵە بەس پێی ڕاگەاندوین بۆیە لەسرە مەرگا پێشەوەی کە ڕوح دەرکەین فەکەشەفنا عنکە غیطاءەک فبصرك اليوم حديد او پردەی بەسەر چاوی تۆمان داداوە کەشتر بیر نایەتەوە لەو پەردە لادەین ئەو دەشتەکانی بیر دێتەوە مەلایکەتەکانە بینی جنەکانە بینی ئەو دنیا زۆر لەوە گەورەترە بۆیە ئینسانە ترسێت مەلایکەتەکان ڕووی تێکەن ئەلا تەخافوا ولا تحزنوا مەترسێ وابشروا بۆچە ترسێت دنیا دنیایەکی ترە مژدەت لێ بێ بالجنة التي كنتم توعدون ئەو باشتێک کە بڕیار دراوە بۆ تۆ ئەو باشتێک کە هەنگاوت بۆ هاوێشت ئەوە کەی نێ مژدەت ئەدرێتێ ئەو کاتی کە بۆ ئەو شوێنە ژیابی بۆ ئەو ئاەتە لە خۆ داوەدی هێنابێ ومەحیایە ومەماتی لله رب العالمین ژیان و مردن بۆ ئەڵڵا بێ نەک بۆ ئیقامە بێ نەک پارە کۆکەمەوە عەرزەکانی کوردستانم بکەم بە خان و بیان دەم بکرێ نەک پارە پێیاکەم سیارەی جوان نەک پارە پێیاکەم تۆریز بگەڕێم بسوورە من نە بۆەوە نەژیابووم پارە پێیاکەم ئەی بەخشم بۆ خوا ئەچمە عومرە دەمە دایکمە باوکە کەسی محتاجە ئەمە قیامەتی پێ بکڕم نەک هەموو ژیانم پارە و پول و دنیا بێ ئاگام لە قەبرەکە نەمێنێ من ئێرەمە ئێرە دەخیلەیە ئەوەی کە کۆم کردووەی کەمە ئێرە بۆ قیامەتێ
بويا پیغمبر صلى الله عليه وسلم روجي قرآن يخوين ألهاكم التكاثر حتى زرتم المقابر أو مقابر ألهاكم مشغولي كردن تكاثر زوري بارو بول وانا زوري يشو كسابت مشغولي كردي حتى زرتم المقابر حتى هاتنا قبرستاني حتى هات يرو زبير هاتو توبه هلا دات شبوي لنا كل صحابه كات جورو الله پیغمبر رنگي تيك شبو زورنا رحد بواتاني اخوين ايوت يقول ابن آدم مالي 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 بني آدم على الثروة سامان وباركان وكشك وتلاروز إلى آخره وما من مالك يا ابن آدم إلا ما أكلته فأفنيت أو لبسته فأبليت أو تصدقت به فأمضيت ثروة السامان تياكلو السيانية أي خويا أي كتا تواليت أروى أي بوشيا دريت لك فريدي أو أي سيم أي بخشي أرواب وقيامته أو مالي تويا جابوي أو جنزان زوري كليرن بله لكرة هجارين كرة كرماجين كرة ديهاتين هاتوين پێویستە کەسابەت تێ بکەین خسکەی خەڵکێکی زۆر لە دواوە لەوێ چاوەڕێمانەکە بەڵام ئەوە هەموو خاڵێک نەبێ کە ئێمامانەوێت کەسابەت تێ بکەن ئەوان بەسەر بەرزی بژن ئەمە وەکو ئەمرێکی خوایی و تەڵەبێکی دین ئایکەم بۆی ئەو کەسابەتەشم بۆ خوا بێ بۆی خوا سبحانه وتعالى وزە و توانایەکم بداتێ تووشی قەلەق و دڵە ڕاوچیە نەبم لە کاتی ئیشکردنەوە مادیبووندا براینە جا بۆیە وا دەڵێم ئێستا ئەو دیاردێن نەو گەنجەکانە پێیا بووە قڕەکە بەسەرە خۆیە وا ئەزانێ ئەگەر ئینتیحارەکە خۆیە کوژە نەجاتی بوو والله ئەوە بۆ دیەمە هیچ نییە ئەمە بۆ دیە ڕوحەکە ڕۆی ئێستا ڕۆی لە عالەمی خۆیەتی خوا ڕەحمی پێ بکە شایدی کوڕە گەنجێکی چاکە دەین بۆ ئەو گەنجە یا ڕەبی خوا لێ خۆشبی خوا جێومەکانی بەهەشکەی خزم و کەسی لەو خزم و کەسانە چاتری بە قسمەت بکەی پێغەمبەر لەسەر قەبرستانە ئەبێ ڕۆژێکیان ئەو جار کە لەسەر قەبرستانە سەحابە دەوریان داوە وتی دوعا بکەن بۆ براکەتان ئەلئانە یوسئەل ئێستا سوال و جوابی لێ ئەکرێن سوال و جواب من ڕەبۆک والله بۆ خوا نەژیاوی لێرە ناتوانانی بڵێ الله ڕەبی جا مولحیدێک فێڵت لێ نەکە بڵێ جا کاخۆ نەمان بینیوە چۆن مردوو زیندوو نابێتەوە برا عالەمی بەرزەخە أو دنياي كمنو توتيدان عالم الأبدان يتبعها الأرواح جهاني لا شيء روحي لقلايا أما برزخ عالم الأرواح يتبعها الأبدان برزخ جهاني روحها هموش يشتكان لقى روحها كره حسابه كتابه بينه برده همي روحها أما بدني لقلايا خوا باسي آلي فرعونك جنود سربازكاني للدرياخن كان للدريا النار يعرضون عليها غدوا وعشية بياني هانو يوارن باقر السوتين والسورة كرينو باقر السوتين وان للدرياخن كاون آقرك لتوية أما جيهاني روحكي كيما بويا الروين حقيقتي منو توش أو روحية جاء أو روحة حتى خوا داري نكي نتي داري كي وبويش بيزاربي تو علاقيكي يكساني وتبايت لما بيني أو توماني كبودي ليدرز بوا أو توماني كبودي ليدرز بوا هميان خوا ناسن همي الكترون ونيوترون كانن أما خوا أمري بيكردون لأمري أو روح درمتن أو روح خرابي بو تومانا بو بودياكا أو بوديا وكو انتقام طولة لقى أو روح الشريتي أو روح لنا أو جسم لنا وزندانايا بلا ماري خويا دا بموس لخويا دا سرك يا شبه الديوارة ترياك أخوة مخدرات أخوة خوي سر خوشك شي خرابيك بو بوديا شر لما بين الروح وبدنها بويا وجورك كسانا قر نقن بخويا أنا أوانا النتيجة نويا أتيت شوينك برزو روحك على درتشن بو آقريش بيخو من عذابهم خويا بنا آقرين بتو آقاتان لخوتان بي إيوة أمانة وما الحياة الدنيا إلا متاع قليل تۆزێکی ترە ڕۆین تۆزێکی ترە کەستان نەماون ڕۆژێکی تر منم ڕۆژێکی تر ئەوەی کابینن لێرە هەمووتان ئەمرن كل من عليها فان ئەوە تۆزێک وە پێش ئێمە کەوت ئەوەی 25 ساڵ پێش ئێستا 30 ساڵ پێش ئێستا هاتۆتە ئەوروپا پێی بڵێ خەوێک بوو هاتم خەوێکی تر کوڕە ئێمە لەوانێ دوو جا بگەینەوە ئەوانە ڕۆیشتن وا نەڕۆیشتونەون ببن گەینەوە پێیان جزادي روحكتان بياكن بودي منو تو باتومكانجن بفيزيكاجن بخوارنو خوارنواجن اما روحي تو
لآسمانە لەگەر مەلایکەتێک هاتووە بۆیە جن و ئینس کۆ ببنەوە لە وەتەی ئیسلامیش هاتووە باسی لێوە کردووە تەحەداشەکە يسألونك عن الروح قل الروح من أمر ربي محمد بأمر الروح لأمر إخوة لمعجزة إخوة أو الروح قصتان بواكا من خوم نازانم تشيم هرچی جن و إنس هرستيتو ناتواني مخلوق إخوام أي بأدبين يا هاتو بلامار إخوة أدي أي بأدبين تو مخلوق إخوة ورا من بدوزروا دروس كراويك إخوام دواء بو إخوة ورا أو بو دياي من برسيبم تيانوبم هانا بو عرزبم بخوانو خوارنوا آرامم باورم بو قريتو أي روحكي منو تو كبرسيبو باورو هيزو خوانو خوانو لشوي بيني لفيزيك ناخوا لما وراء فيزيك أخوا أو إشيان أو آياتنا وحي إخوانا إنا أنزلناه في ليلة مباركة إنا كنا منزلين أو آياتيا آياتكان إخوان إنا أنزلناه في ليلة القدر لعسمان دين روحي زادي روحي يما قرآنك وحيك آقاتان ليبي شون لا شو بدنتان تيرا روحكان تيركن أقنا شر الروح وبوديتان به نتيجة خوتان بكشتدن خوتان لناودن بلان سيور قلن لما بين فيزيك وأويل دواي فيزيك أوي دواي فيزيك قرآن وسنتي بيغمبرا نيزيك ببنا ولا مجالسي ذكرى ورن بو جمعة وجماعة يشكانا باب اختوري دنيا وقيامة روتان تيبكات داوا كارم لا الله خوايا أو شوا وقنجة جاقا لهم جاقان خوش تربي لو قنجانا بك أخواب الشهيد قبولي كرد به چونك الدعمش وكون حكمي أويا بن باز فرميت وكوي كسك خاني بسردا كوتبه يا شاخي بسردا رمابه أمان الشهيد قيامة إن شاء الله تعالى ولا قر حافظ قرآني كشا وش مردون أخواب الشهيد قبول يانكا سبوري دايكو باوكيان بدات ودايكو باوكيشان هبه زور دليان خوش بكركيان بسر خوشي يا خود بشويكي ولا ونتشو والعياذ بالله لدواي مرديش أسر شوري بوان نوان دبي إما هر همومان أبيني شانازي بيوا كين باو كرة إما لرقيو كرة الرزي باوكش يقينو باوكش ما ناسيوه فهو قوريكي زور الحمد لله بجواني بريكو دو بيش إما با إما بو خومان بترسين بو خومان بقرين بزانين إما نتيجة ما انتيا بيت وكو پیغمبر فرمي من عاش لشيء مات عليه بو اشتيك بجي لسر أوامري بو خوا بجن خوا سبحانه وتعالى كوتايا كتان بو خو ديني من أحب لقاء الله يحب الله لقاءه هر كسي كش بي خوش ببچتا لقاء خوا بي خوش أروى ببيني ببچتا لقاء أو هر كسي كش خوا ببيني ببچتا لقاء خوا عذابي نقبر يدان نقيامة يدان جهنم خوا يمو يولوانا قبول بكات وخوا سيبوري تامدات يا ربي إن شاء الله أهلي صبر وهر صبر شمان لي ودي كردون وأخواهم ولايك سلامة بكات يا ربي. خواهی گەورە بیکات جزای قیامەتە إن شاء الله. خواهی گەورە پاداشتان باشە برایانی بەڕێز ئەوەی ئەوە کوتان هەمووی سەرکەوتن بوو دڵخۆشی بوو بۆ ئەم برا بەڕێزەمان بەناوی ئەم برا بەڕێزەشەوە بەناوی ئەم برا بەڕێزەوە داوای گردن ئازایی لە هەمووتانەکەین و گردنی ئەم برا بەڕێزەشمان ئازا بکەن. يك حقيقتي أم كراهي حزك موتان بجرمو أويش أويا من ديوك بيسم تنانت باوكي شي نيزانيوا أويش أويا أما تمني شانزة سال بوا لچوارده سالية كفالتي دو منالي بباوكي كردو لكردستان وتيوتي حتى قاتا 18 سال كفالتي أو دو من دالة سر منه أما براسي چه پروردهيك بي لناو أم عائلية دروز بو بي چه پروردهيك بو بي لبيني أم دايكو باوكي أم من دالي لي هاتوية بونو هاتوية الدنيا خواهي تبارك وتعالى ديسان لي أبارينوا بخاتم فردوسي علای خوی و صبوری امبرا برزو خوشک عزیز من بداتو دوباره دعای گردن آزادیتان لیکین و دوباره دعای اواکین که دعای خیری بکنو خوی تبارک و تعالی لی خوش بید آمین برحمتک یا ارحم الراحمین.